ئەم زانینەوە ئەبێ کە تۆ بەرنامەکان بخوێنیتەوە ئەدەبیاتی ئێمە گوێ لێ بگری ئەدەبیاتی ئێمەش عادەتەن ئێمە بڵاویەکەین ئەمە منەظەمەیەکی سڕی نین ئەوە خاڵێکی زۆر جەوهەریە هیچ شتێکمان نییە بیشارینەوە هیچ شتێکمان نییە بیشارینەوە ئەڵێن ئێمە شوێنکەوتی پێغەمبەرانی باوەڕمان بە هیچ شتێک نییە لەگەڵ وەحی خوای یەک نەگرێت و ئەشی گۆڕین بە پشتیوانی خوای گەورە لەبەرەوە نە باوەڕمان بە دیموکراسی و بە سۆشیالیستی و نە بە هیچ ئەفکارێکی تر هەیە تەوحیدێک کە خوای پەروەردگار پێی ڕازیە تەوحیدێک کە پێغەمبەران سەلامی خوایان لێ بە شەرحیان کردووە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت لەبەرەوە لەسەر ئەم دوو پایەش دروست دەبن ئەم دی دوو تێڕوانینە ئەم پێناسانەمان هەمووی کە لە قورئان و سوننەتەوە وەرگرتووە ئاشکران ڕاشکاوە نەیدێن بە چاوی هەموو کەسێک کە لە ئەیخێنە بەردەستی هەموو کەسێک حاکم بێ یان مەحکوم بە دەسەڵات بێ یا غەیری دەسەڵات ئەنجا ئێمە و کوردایەتی ئێمە و کوردستانچێتی ئێمە و عێراقچێتی ئێمە و دەوروبەرمان ئێمە و حاڵەتی ئومەمی ئەمانە هەمووی لە پەیڕۆ و پرۆگرامەکەی زیاتر هەست پێکەی چونکە عادەتەن پەیڕۆ و پرۆگرامی جەماعەتەکان حیزبەکان گروپ دەوڵەت بەرنامەی 5 ساڵانەی دەوڵەتان یاهی حکومەتان هەمووی اعتیماد دەکاتە سەر ئەم ڕۆشنی قۆناغەکانی لەبەرە تۆ ضروریە قۆناغ بە قۆناغی ئیشکردنی ئێمە بزانی بۆی بشزانی تۆ ئەگەر تەئیدت کردین و ویستت لەگەڵمانە کۆمەڵکارانە ئیشکێ ئەچیتە کوێی ئەم کەنارەوە دەوری تۆ لە کوێ ئەوێ تۆ سەر ناکەویتە سەروتر هەتاکو ئەو مەرحەلەیە نەبڕی ئەو مەرحەلەیە نابڕی بە پێی زەمەن تۆ 3 ساڵ لە بۆ نمونە هاوبیروی دوای 3 ساڵ ببی بە هاوڕێ نا ئەبێ منهەجەکەش بە تەواوی بخوێنی ئێمە اعتیماد دەکەینە سەر 3 شت دوای خوای پەروەردگار زانستی شەرعی کە فێر ببێ ئەو زانستە شەرعیانی دامان ناوە بۆ نمونە 18 کتێبە تۆ بێ بیان خوێنی امتحانیان تیا بدەی لە 170 بێنی تاکو دەرچی ئەنجا امتحاناتێکی ترمانە لە کۆمەڵی کتێبی کۆمەڵکاریان کتێبە کۆمەڵکاریەکانیش دیسان چاپکراون و بڵاوکراونەتەوە وەرە کووتم ئێمە منەظەمەیەکی سڕی دروست ناکەین مخابراتی هەر شوێنەگەیوێ بزانێ و کتێبەکان لەسەر ئینتەرنێتن و بڵاویشیان نەکەین ئەبێ ئەم کەسەی کە ئەم زانستێ شەرعی وەرگرتو ئەم کۆمەڵکاریەش بزانێ ئەنجا فێری واقعناسی ببێ بۆی خەیاڵ پڵاوانە ئیش نەکە واقعناسی یعنی پەیبردن بە هەموو ئەو هێزانەی کە لە ساحەی ئێمە ئیشەکەن ساحەی ئێمەش مەبەستم لە باشووری کوردستان ئەوە ساحەی ئێمەیە ناشی گۆڕی لەبەرەوە کارکردنی ئێمە لەم شوێنانە وجودی ئێمە کە هەیە طبعا مەبەستمەوە نییە کە ئێمە هەر پابەند بین بەو بەشە کوردستانەوە چونکە ئێمە لە ڕۆژهەڵاتیشە الحەمدولillah برای عەزیز و مامۆستای بەڕێزمان هەیە و ڕابەر و دڵسۆز و خەڵکانێکی چاکمان هەیە بە تەکید هەموو ئیشەکەشمان لەگەڵ ئەوانیشا تێکەڵ و بڕاشمان بەو سنوورە مەلعونە نییە لەبەرەوە ضروریە یەکەم شت زانیاریت هەبێت دەربارەی پەیڕۆ و پرۆگرامی کە ئێمە چین و ئەوش لە ئەدەبیاتەکان ناخوێنیت